ئەم کاتتان باش لە هەر شوێنێک بینەر و بیستەری ئێمەن جوانترین سڵاو ڕێز و خۆشەویستیتان ئاراستەوێ. خۆشحاڵ و بەختەوەرین دوایی ماوەیەک دابڕان لە پەخشی بەرنمەکان لە ستۆدیۆی رادیۆی زاری کرمانجی با شێوێکی فەرمی دەست بە پەخشی پرۆگرامەکانمان ئەکەینەوە بۆ پێشکەشکردنیان لە ستۆدیۆی رادیۆی زاری کرمانجی. دوای تەوابوونی کارەکانی نۆژەنکردنەوەی ستۆدیۆی رادیۆی زاری کرمانجی ئەمڕۆ بە فەرمی بەرنمەیەکی تایبەت لەگەڵ یەکێک لە بەڕێوبەری دامەزراوەکان لە سنووری ئیدارەی سۆران کە هەم بۆ خۆشی ماوەیەکی کەمە ئەرک و بەرپرسیارەتی ئەم دامەزراوەی وەرگرتووە، بۆیە بە پێویستمانزانی نوێبوونەوەی ستۆدیۆ میوانەکەشمان نوێ بێت و لە بەرامبەریشە کۆمەڵێک پرسیار و سەرنج و بۆچوون هەیە وەڵامی ئێوەی بەڕێز و خۆشەویست بداتەوە. هەمومان ئەزانین شارەوانی یەکێکە لە دامەزراوە هەرە گرنگەکان لە حکومڕانی وڵاتدا. شارەوانی دەسەڵاتێکی دیاریکرا و ئیش و کاری زۆر، من و تۆی هاوڵاتی هەمومان پێویستیمان بە شارەوانیە. دەچین ڕووی تێ ئەەکەین بۆ ئیش و کارەکانمان، هەبوونی پارچە زەویەک، خانوویەک، دوکانێک، شەقامێک، ڕێگاوبانێک، هەموو ئەمانە ئەم خەمانە ئەچنەوە لای شارەوانی. بۆ ئەوەی بزانین ئەرک و کارەکان تەوەری هەرەسەرەکیش زەوی سندوقیە، بۆ ئەوەی بیرتان نەچێ کە میوانداری خات و سەلوە شۆڕۆ ئەسعەدمان کردووە وەکو سەرۆکی شارەوانی سۆران. بە سپاسەوە لەگەڵمانە خات و سەلوە، زۆر بەخێر بیت. خۆشحاڵین کەوا لەگەڵمانی بە لەو دەست پێ بکەین زەوی سندوقی کە تەوەری سەرەکی پرۆگرامەکەمانەوە لەگەڵ کۆمەڵی پرسیاری تریش. زەوی سندوقی بەچی گەیشتووە، ڕێنماییەکان چین، ئەگەر نوێترین زانیاری هەبێ بۆ ئەو کەسانەی باس بکەین. زەوی سندوقی ئەو زەویانە دەگرێتەوە کە لایەکیان دوولای خانووە، ینی بە شوەیەکی سندوقی ماونەتەوە، لایەکیان دوولای خانوو بێ، ئەوە دەتوانێت وەکو ماملەی زەوی سندوقی بکرێ. بەنسبەت زەوی سندوقی لە مێژە بڕیارەکە دەرچووە، بەڵام بیدات لە 100% بوو، هەروەها سودمەندبوونیشی تێدا بوو. گلەی زۆری هاوڵاتیان هەبوو لەسەرەوە کە هەم ڕێژەکەیان پێ زۆر بوو، هەم لەبەر مستەفیدیەکە. پاشان دووبارە کاری لەسەر کرا و هەموار کرایەوە، ڕێژەکە کرا 100%، هەروەها مستەفید بوونەکە نەما. بەڵام بۆ دوجار دووبارە گلەی هاوڵاتیان هەر لەسەر 100%کەش زۆر بوو، ناچار یعنی بە دووەدا چون کرا و لیژنەی تایبەت پێی هاتبوو. ئەم جاریان ڕێژەکە کرا 100 کە لە هەفتەی ڕابردوو بڕیارەکە بەدەستمان گەیشتووە، لە ئێستادا ئیش پێ دەکەین. یعنی ئێستا دوایین زانیاری و ڕێنمایی ئەوەیە بە 100 دوایین زانیاریە، ئەمەش دەرەنجامی خواست و داواکاری خەڵک کە بەرزکراوە زیاتریش بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هاوکاری و پاڵپشتێک بۆ خەڵک توانی ئەم داشکان دەبکات و بیکات بە 100. بەڵێ ئەمە زیاتر لە بەرژەوەندی خەڵکە هەستەکەن. ئێستا گلەی و گازاندەکان کەمتر بوونەتەوە لەسەر داواکاری بۆ پێشکەشکردنی زەوی سندوقی کە خەڵک بێ مامەڵە بکە. تاکید کەمتر بوویتەوە، بەڵێ پێشتر زۆر بوو، ینی گلەیان لەسەر ڕێژەکە هەبوو. بەس ئەو ڕێژێ چۆن دیاریشەکرێ سەرۆخن؟ ئەو زەویانە چن ڕووپێوی ئەکەن ئەخەمڵێندرێ بە شێوازێکە؟ بەڵێ سەرەتا ڕووپێوەکانمان سەردانی واقع دەکەن، کەشفەکەی دەکەن، ڕووبەری زەویەکە دیاری دەکرێ. بەپێی ئەو ڕووبەرە دووبارە ئەو جاریان لیژنەی خەمڵاندن سەردانی واقع دەکە، کە سەردانی واقعیان کرد پرسیار لە نووسنگەکان دەکەن. ئەو نووسنگانێک کە زەوی زار دەفرۆشن سارەکەی لێ وەردەگرن، بۆ نمونە دەفتەرێکە هەرچەندە بەپێی ئەوەی بە نرخی ڕاستەقینەی ڕۆژ، بەڵێ خەملاندنی بۆ دەکرێت و لە دۆلارەوە تەحویلی پارێتی کە دەکرێت و پارەکە لە وڵاتی وەردەگیرە. ئێستا بۆ نمونە بەپی ئەو داواکاریانەی بە ئێوە گەیشتونە لە دوای ئەوەی کە ڕێژەکەی داشکەندرا بۆ 100 داواکاری زیاتر هاتووە بۆ شارەوانی لە چاوەوەی کە پێشا 100% بوو، دواتر هەندێکی تر دابەزی بۆ 100. بەنسبەت داواکاریەکان پێشتریش داواکاری هەبوون، یعنی پێشتریش داواکاری زۆر بوو، هەر کە بڕیاری زەوی سندوقی بیدا دەرچوو کە ڕێژەکەشی 100% بوو، داواکاری زۆر بوو. هاوڵاتیان داواکاریاندا نەک لەبەرەوەی کە بێن تا بۆ بکەن و ڕازی بن بەو نرخەی، بەڵام داواکاریاندا بوو هەر وەکو کەسێکی احتیادی. بەڵام کە دەگەیشتە حاڵەتی ئەوەی بڵێ پارەکە بدەن بزەبت ئامادە نەبوون، یعنی لە ئێستاشدا هەیە و ئەو کات هەر زۆر بوو. یعنی ئێستا لای ئێوە دوو جۆر لە داواکاری هەیە، بڵێ هەم ئەوەی کە دیار بێ زەوی سندوقی هەبووە و هەمیشکە ئێستا بۆ مامەڵە داواکاری پێشکەش کردبێ. پێشتر ئەوانەی کە درابوون
لە ئێستاوە دووبارە داواکاری نوێیان پێشکەش کرد کە ژمارەیان 802 داواکاریە لە ئێستادا داوای تەملیکردنی زەویە سندوقیەکانیان کردووە. ئەو ناوانەی بڵاوتان کردەوە کوشتەرۆکایەتی شارەوانی ئەو ناوانن کە داواکاریان هەیە بۆ زەوی سندوقی و ئەتوانن بێن مامەڵەکانیان دەست پێ بکەن و خۆشیان ڕەزامەندن بۆ ئەو مامەڵەیە. نا ئەوانەی کە ناوەکانمان بڵاو کردەوە تقریبان خەملان نەکەش تەواو بوو لە لیژنەی باڵاش پەسەند کرابوو یعنی ئامادە بوو بۆی کە پارەکەی بدات و مۆڵەتی خانوەر بگرێت. تا ئێستا لە دوای بڵاوکردنەوەی ناوەکان هاتووە ئەو هاوڵاتی کە زەوی سندوقی هەیە و داواکەی ئاراستی ئێوە کردووە و ئێستاشەوە ناوەکانتان بڵاو کردوونەتەوە بە پیر ئەو داواکاریەوە هاتوون؟ بەڵێ هاتون. کەوابێ ڕێژەیەکی زۆر لە خەڵکی سوودمەند دەبێ دوای ئەوەی کە بووە سەدادا ئەتوانێت گرفتی زەوی سندوقی چارە سەر بکاتن ئەو بابەتە. تەکیت ڕێژەیەکی زۆر زۆری استفادەی لێەکە لەوانە لە ئێستاشدا ینی ڕێژەی سەدادەیەکەش هەندێک نەفەر هەبێ ینی کە پێی زۆر بێ بەڵام ئیدی ڕێژەیەکی زۆریش لێ ڕازیە. 100% لە چاو سەدادا ئەگە بەراوردیکەی زۆر سەدانەوەتی لێ کوژراوە سەدادەیەەکە هەندێک باج و ڕسوماتە ڕنگ بێکە ئەگەر هاوڵاتی زەویەکی تریش مامەڵی پێوە بکاتن ڕنگ بێ هەر ئەوەندەی لەسەر بکەوێتن. سەلوەخان وەکو ئامار شتێکی واتان لەبەردەست هەیە وەکو شارەوانی بڵێ بە دیاریکراوی زەوی سندوقی چەندەیان دەبێت تاوەکو هاوڵاتی دێداواکاریتان پێشکەشەکە ئەو کا دیارە بێت کە چەند زەوی هەیە؟ زەوی سندوقی ڕێژەکەی 100% ناتوانێت دیار بکرێ لەبەرەوەی ئەو زەویانێک کە لە واقع هەنە یەکێکە دەبی بچیتن ینی ڕووپێوەکە دیاری بکە ئەوەندە زەوی سندوقیە هەیە ئەوەش وەختی زۆری دەوێ و فەرمانبەری زۆریشی دەوێت ئەو شتە ناکرێ بەڵام بەپێی ئەو داواکاریانەی کە درراوە لە ئێستادا 802 داواکاریمان بۆ هاتیە ینی ئەوان ئەوی بەو ئاخیرەی بۆمان هاتیە بەڵام مەرجنی ئەو 802 ناوەش سندوقی بێ ینی کە کەشف کراوە هاتەوە لەوانێ زەویەکی بەتاڵ بێ دەوروبەریشی خانوو نەبێ هاوڵاتیش داواکاری داوە ئەوە مەرج نییە سندوقی بێ. باشە سەلۆخان ئەم گرفتە بۆ ئاوا یەکێک بوو لە بابەتانێک کە سەر ئێشەش بوو بۆ شارەوانی بۆ ئێوە زۆر پێوە مەشغوڵ بوون کاتێکی زۆری ویستایە کتاتان کردەوە لە ئەنجامی چی دروست من ئەو زەویە سندوقانە ئایا نەخشە و ماستەر پلان هۆکارە یا خەڵک بە شێوەیەک خانووی دروست کردووە کە خانووی زێدەڕۆیی هەبی چی وای کرد کە ئەم زەویە سندوقیانە ئاوا ببن یەکێک لە بابەتە گرنگەکان؟ لەوانێ گرفتی زۆر بن یەک لەوانە زێدەڕۆیی هاوڵاتی هەیە بە زێدەڕۆی خانووی کردووە دەبینیوانەی تەنیشتی زەویە بەتاڵەکە لەوانێ هاوڵاتیەک بێ نەیتوانی بێ بە زێدەڕۆی دروست بکرێ بۆیە بەجێماوە. باسی زێدەڕۆیت کرد لە سنووری شارەوانی سۆران تا چەند توانی وتانە ڕێگری لە زێدەڕۆیی بکەنیا هەبووە؟ بەنسبەت زێدەڕۆیی لە سۆران هەموو لایەک ئاگادارەکە زێدەڕۆیی زۆرە بەڵام لە ئێستادا یعنی ڕێژەیەکی زۆرمان کۆنتڕۆل کردووە. بەڵێ زیاتر لە شوێ لە ناو شارە یا لە ئەو شوێنانی تن کە ئەکەونە دەرەوەی سنتەری قەزای ناوەندی سۆران لە هەردوو شوێنەکان هەیە هەم لە دەرەوە هەم لە ناوەش. لە ئێستادا خەڵک تا چەند هاوکارە لەگەڵ ئەو تیمانەی کە ڕێگری لە زێدەڕۆی ئەکەن یا کەسێک بیاوێت زەوی دروستکە ئاگادارتانەکەنەوە یا دەبێت تیمەکانی ئێوە لە چاودێریان بکەن؟ بەڵێ نەفەریش هەیە یعنی ئاگادارمان دەکاتەوە و تیمی خۆشمان هەر. بەڵێ سەلوەخان ئێستا چیتر هەیە لەسەر زەوی سندوقی هیچ شتێکی تر هەیە بۆ ئەوەی هاوڵاتی لی ئاگادار بکەیتەوە یا نەیزانی بێ لێرەوە بیزانێتن بۆ ئەوەی زووتر بێ مامەڵە و ئیشوکاری خۆی بکاتن؟ داواکاریان هاوڵاتیان پێم باشە ئاگاداری ئەوە بن بەر لەوەی بێن داواکاری پێشکەش بکەنیان هەتا گەر داواکاریشیان پێشکەش کرد پێم باشە کە دێن بۆ معاملەکە زۆربەی شتەکان لەگەڵ خۆیان بێنم بۆ نمونە پێویستی بە پشتگیری مختار هەیە مختاری گەڕەکەکە یاخود هەر شتێک کە بسەلمێنێ ئەو زەویەی ئەو هاوڵاتی ینی ئەوانە لەگەڵ خۆی بهێنێ بۆی ڕۆتینیات کەم بێت و هاوڵاتیە کە خۆشی ماندوو نەبێ ینی بۆی بتوانین بە کەمترین وەخت معاملەکان تەواو بکەین بۆ هاوڵاتی. ینی ئەوە هەندێ بەڵگە و پێداویستی پێویستە کە هاوڵاتی لەگەڵ خۆی بین ئەوەشتان پێشتر بۆ ڕوون کردوونەتەوە بۆ ئەوەی خەڵک گرفتی نەبێ بۆ نمونە هاتبێ ئەو بەڵگە نامە و پێویستیانەی لەگەڵ خۆ نەهێنابێ؟ بەڵێ ئەو شتە هەبوو ینی هاوڵاتی هەبووە هاتووە نەیزانیوە ینی لە دایرە پێمان گوتووە کە ئەو شتانە پێویستەوە ببیێنێ. لەسەر داشکانەکە سەدادەیەەکە تا ئێستا هیچی دیکە
داشکانی بۆ ناکرێ بۆ ئەوەی خەڵکە گەبرێت ناچم لە کول سەدادەیەکەش کەمتر بێتەوە ئەمە دوا بڕیارە تا ئێستا حتا ئێستا دوا بڕیارە سەدادەیەەکە. باش سەرۆخان قسە لەسەر ئەوە بکەین پلەبەندی شارەوانیەکان شارەوانی سۆران لە ڕووی پلەبەندی شارەوانیەکان لە چ پلەیەکدایە؟ تاکو ئێستا پلەیەکە بەڵام لە ئێستادا نووسراوێکمان کردووە بەرزمان کردوتەوە بۆ ئیدارەی سەربەخۆ لەوش بەرزکراوەتەوە بۆ وەزارەت داوامان کردووە پلەکەی بگۆڕێ بۆ نایە لەبەرەوەی بووە بە ئیدارەی سەربەخۆ ڕێژەی دانیشتوان زیاد بووە جیاوازە لە جاران داوامان کردووە بێ بە پلەی نایە. ئەگەر شارەوانی سۆران بووە پلەی نایە ئەرک و بەرپرسیارەتەکەی جیاوازتر ئەبێ لەوەی کە ئێستا هەیە سنووری دەسەڵات و ئیشکردنتان فراوانتر ئەبێ و لە بەڕێوبەرایەتی گشتی شارەوانیەکانیش جودا ئەبنەوە تا بنە شارەوانیەکی سەربەخۆ. بەڵێ کاریگەری لەسەر هەیە ئەگەر گریمان بووین بە پلەی نایە هەیکەلی شارەوانیمان دەگۆڕێ یعنی بەش و هۆبە ئەو شتانە زیادەیان تا ئێستا بەس هۆبەمان هەیە وەکو شارەوانی سۆران بەڵام دوای ئەوەی کە بوو بە پلەی نایە هەیکەلەکەی دەگۆڕێ بەش زیاد من احتیمالە هەندێک بەش هەر نەبوو بێ زیاد بکرێ بەڵێ پێوەرەکانی نایابوونتان تێدا هێستا وەکو شارەوانی سۆران بەڵێ لەبەرەوەی بووە بە ئیدارەی سەربەخۆ ڕێژەی دانیشتوانی زیاد بووە. باشە بەڵام ئەگەر هەندێک خەو بۆ بەشی تر بکرێتەوە گرفتی میلاکتان بۆ دروست نابێت بەدڵنیایەوە دروست دەبێت هەر لە ئێستاشدا گرفتی میلاکمان هەیە لە ئێستاشدا هەیە لەش نێو شارەوانی کێشەی میلات چۆن ئەتوانن چارەسەری بکەن ئایا پێویستان بە گرێبەستە فەرمانبەر دەبێتان سی بکرێ یا ئەگەر دەستان بکرێتەوە هەندێک کەس وەکو گرێبەزدا مەزن ئیش و کاری هاوڵاتیش خێراتر ڕاپەڕێنرێ؟ تەکید لە ئێستادا کە ئیش و کار کەمێک تاخیر دەبێت زیاتر کێشەکە میلاکە بۆ نمونە ڕووپێومان هەیە یعنی لە چەندان لیژنەیە هاوڵاتی ڕۆژانە دێ پێویستی بە کەشفکردنە ئەو هاوڵاتیانی ڕۆژانە گەر بێت و ڕۆژانەمە بەس کەشفی هاوڵاتیان بکەین ئیدی ناتوانێت سەردانی پرۆژە بکە لیژنەی زەوی سندوقیە تەملیکی خانوەکانە کارتەکانە ینی زۆربەی ئیشەکان پێویستمان بە مەساح و مهندسوانە بێت کە میلاکمان نییە. سەلوەخان شارەوانی یەکێکە لەو دامەزراوانی خەڵکێکی زۆر ڕووی تێەکە بەس ئەمانەیە بزانین ڕەنگبی ژووری تۆش کاتێک دێن یا نووسنگەی شارەوانی پڕە لە خەڵکو و ئەوانەی کە داواکاریان هەیە ئایا کێشە و گرفتەکان زۆرن یا خەڵک داواکاری زۆری هەیە ئەو داواکاریانە هەموو داواکاری ڕەوایە پەیوەستە بە شارەوانی بۆ ئیشی لەسەر بکە؟ نەخێر زۆربیان ئەو هاوڵاتیانەی کە دێن ئیشەکان لەگەڵ ڕێنمایەکان ئێمە ناگونجێ بۆ نمونە ئەو هاوڵاتیانەی کە سەردانمان دەکەن ئەگەر گریمان لە یەک دەقەی دە نەفەری قانونی جێبەجێ بکەین لە یەک هاوڵاتی کە دێت داواکاریەکی نایاسایی هەیە لەوانێنی ساعت قسەی بۆ بکەین لە کۆتایشدا هەر تێناگاڵێ ئەدی چ بکەم ینی کوب لەگەر لە دە کەس ڕەنگبی هەشتیان ناقانونی بێتن ئەو داواکاریانەی کە هەیە ڕوبەڕوتانەگەوە کاتیش لە ئێوە بگرێتن ئێستاوانی قانونیەکە لەوانەیە دەواژوو بێک دەقەی دە نەفەر خێراتر ئەڕوا لەوەی کە یەک هاوڵاتی دێکە ئیشێکی ناقانونی هەیە جاری وهەیە 20 دقنی ساعت ڕوونکردنەوەی بۆ دەدەین لەبەرەوەی قسەکەی بەدڵ نییە ئەو ڕوونکردنەوەی کە بۆی دەدەی لە کوتاییدا هەر دەڵێ دێم چ بکەم ئێجا بۆ ئەو قەرەباڵەکەش کەم بێتەوە هەوڵتان نەداوە لە ڕێی بەشەکانی تر لە پرزگەوە هەندێشت کە بۆ نمونە بەپێی ڕێنمایی ئەگەر ئیشی شارەوانی نەبێ ئیشەکەی لەوێ نەڕوە هەم هاوڵاتیە کە نێ لەوێ دابنیشێ بە سعات یا 2 ساعت چاوەڕێ بکاتن هەمیش قەرەباڵغی دروست نەبێتن یا دڵی ئاو ناخواتەوە تا بڵین سەلوەخان نەبینێ وەکو سەرۆکی شارەوانی بسەبت هەم سکرتێرەکەش کە لەوەی دانیشتووە بۆیان ڕوون دەکاتەوە یان ئەگەر ژوورێکی تری پێویست بێ پێی دەڵێ بێ بچی لەو ژوورە کارەکەت ڕای دەکرێت بەڵام هاوڵاتی قەنەعاتی نایە تا نەمبینن و یان نێنە ژوورەوە قسەیان بۆ نەکەم قەنەعاتیان نایە. بابەتی تاپۆکردن چۆنە خەڵک تاسە داواکاری هەیە بۆ تاپۆکردنی زەوی و خان و زەوی بازرگانیش بۆ نمونەیەکێکە لەو بابەتانە بۆ تەملیکردنی خانووەکان کەمە ئێستا لە ئێستادا داواکاری کەمە ینی داواکاریش بدرێت ئامادەنی نەپارەکەی بدەن و بۆ بکەن ئەمەش هۆکارەکە زۆری پارەکەیە وەکو زەوی سندوقیە جیاوازترە ئەی پارەکەی ئەوان 125 بۆ ئەوانیش هیچ داشکانێک یا داواتان کردووە لە سەروی خۆتان کە خەڵک پێی زۆرە و داوا ئەکەن ئەو داشکاندن لە 125 بکرێ هەوڵی بۆ درراوە بڵێ
ئەکرێ بڵین داشکانێک هەبێ بخۆیەوە دیارنێ چاوەڕێ نێمەش باشە ینی ئەوەش ئەگەر لە سەدا 25کە داشکاندن بکرێ هاوڵاتی زیاتر دێ بۆ پێشکردنی داواکاری و خەمڵانی زەویەکانیان سەروەخان پرۆژەکان لە سنووری شارەوانی سۆران وەکو بڵێ پەچیان نەکەوتووە بەردەوامن ئیش و کار هەیە بەڵام ئەوەی کە ئەم ساڵ توانی وتانە بیکەن پرۆژە گرنگەکان چی بوونە پرۆژە گرنگەکان زیاتر ئەو پرۆژانەی کە تەواو نەکرابووینە ئیشیان لەسەر کرا ئەوانیش کێشەی زۆر بوو یعنی بەڕاستی هەر پرۆژەیە کە لەگەڕێکێک کراوە یعنی هەر هەمووی زێدەڕۆی لەسەر بووە پرۆژەکان کە خاون یعنی سوناچنە پێشەوە هەمووی سەبەبی زێدەڕۆیە یعنی ئێستا زێدەڕۆی ڕێگرە لە بەردەم ئیش و کارەکانی شارەوانی و لە پرۆژەکان خێراتر جێبەجێ بکرێن بەڵێ بۆ نمونە پرۆژە کۆڵانێکە لێدەی مقاولەکە لەوەیە ئیشی خۆی دەکا بەس دەبینێ دیوارێکی حوشەیە خانوویە کە هەر شتێکە لەسەر ڕێگە لا نادرێ ئیدی قاول چاوەڕێەکە تا بە نامانەوێت ئیشەکە بە ناخۆشی بکرێت دەمانەوێت بە قسەی خۆش بێ قسە لەگەڵ هاوڵاتیەکەین تا آخر جار ئەو جاش هەندێکیان هەیە ڕازی دەبێندێکیان ڕازی ئەوان هەموو داوای قەرەبووەکەن بۆن منەگەر دیوارێکی هەیە خانووی چەند مەترێکاتۆتە پێشەوە گەر لا بباتن یا ئەبێتە بەربەستێکی سەرەکی لە بەردەم ئەو کارانە نا یعنی ئەگەر خانوو بێ مافی قەرەبوویەکەوێ نەک حوشە و چکە دیوارەکە بە زێدەڕۆی کراوە ناو شەقامە یعنی باش سەرخەن بۆ هۆکارەکە بڵین شارەوانی نەبووە کە ئەو خانیە دروستکرا بە زێدەڕۆی بۆ زووتر نەچوونە ڕێی لێ بگرن مادام ئەزانی زێدەڕۆیە و پرۆژە هەیە لەو شوێنەوە جادەیەک دروستەکرێ دەبێ هەرتێک بدرێ بۆ ڕێگەدراوە بەخۆجاوە زێدەڕۆیش هەر هەبووە پێشتریش هەبووە بەس ئایا بۆ کراوە ئەو پرسیارە لای منیش نازانم ینی بۆ ڕێگەدراوە هەرچەندە ئێستاش چەند ئێمە بڵین ڕێگری دەکەن لە زێدەڕۆی هەر دەکرێت چکە هاوڵاتی هەیە دەبینی لە نیوەی شەو هەڵاستێ زێدەڕۆی دەکە ئێوە کاتام و خەڵک خەوتووە کەس ئاگای لێ نییە تیمەکانی ئێوە تیمی ئامادەتان هەیە بۆ ئەوەی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ئەو دام و دەستگانێک کە پەیوەستن بە ئیشوکارانە بۆ ئەوەی بە زووترین کار بگەنە ئەو شوێنانە و خەڵکێک بۆ نمونەگەر دیوارەکەی بەرز نەکایات خانوەکەی دەست پێ نەکاتن زوو ڕێگری لێ بکەن تیممان هەیە بەڵام دووبارە لێرەشدا هەر کەمی میلاکمان هەیە کەمی میلاک لە وەشتان گرفتان بۆ دروست دەبێت سەرۆخە ماستەر پلانی شارەوانی سۆران بەنیازن فراوانتر بکرێ دەستکاری بکرێ ئەمە چۆنە گەڕوونی کەیتەوە بەڵێ لە ئێستادا ئیشی لەسەر دەکرێ و بەنیازین فراوانی بکەین تا شوێ ئەچێگەر بە دەستکاریکردنی ئەو ماستەر پلانە لە قازانجی شارە بەدڵنیایەوە لە قازانجی شارە چکە ئەمە ژمارەیەکی زۆر زەویمان هەیە کە ئەبێ قەربووی هاوڵاتیان بدەینەوە لە ئێستاشدا لە ناو شار زەویەکی وامان نەداوە یعنی قەربووی هاوڵاتی پێ بدرێتەوە ناچارە بێ ماستەر پلان گەورە بکرێ هەم بۆ پرۆژەی وەبەرهێنان هەم بۆ قەرەوەی هاوڵاتیان باشە بە فراوانبوونی ئەو ماستەر پلانە بۆ نمونەت سنووری شارەوانی سۆران تا شوێ ئەچێتن تا شوێ ئەرشی ئێوێ وەکو شارەوانی کە ئیش و کاری هاوڵاتی ڕای بکەن تا شوێ ئەچێت گوندەکانی شەگرێت ێستا بۆ نمونە لەولایەت کەورین هەیە دێڵزیان هەیە بادلیان هەیە ئەمانە لە نێو ماستەر پلانی شارەوانی سۆران هەر هەنە هەر هەنە بەس فراوانتر دەکرێت ینی ڕوبەری ماستەر پلانەکە زیاد دەکرێت بەسەوانە هەمان مامەڵی گوندیان لەگەڵەکرەیە ئەبنە گەڕەکێک بەشێک لە شار ئەوانە بڕیاری تایبەت بەخۆیان هەیە بوو هەتا بۆ تاپۆکردنەکەش ینی بەخۆی ناویان گوندە بەڵام ئێستا تێکەڵ بووینە لەگەڵ شاری ینی حسابکە وەکو گەڕەکێکوان چکە ئەو ڕێنمایانەی هەتا بۆ مۆڵەتی خانوو کە لە ناو شار ئەدرێ هەمان ڕێنمایی بۆ گوندەکانیش هەیە یعنی کشانەوەی حوشەیە سەقفاوانەیە هەمووی لەگەڵ گوندەکانیش تەواوکردنی پرۆژەکان ئێستا یەکێک لە بەرنامەکانی ئێوە بەڵام بۆ پرۆژەی نوێ تا ئێستا بودجەی 2023 بۆتان خەرج نەکراوە و باسی لێوە نەکراوە بینە سەر بابەتێکی تر کە شارەوانی ئاوێنەی شارە وەکو گوتمان دامەزراوێکی گرنگیشە هەموو خەڵک پێویستی پێێتی ئەگەر ئەرک و کاری شارەوانی جوانتر بێ باشتر بێ ئەتوانێت کەم و کورتەکان دەستنیشانکە بەڕێزیشت ئافرەتی لەن سەلیقەی ئافرەتیش بۆ ماڵەوە جوانترە و چزای ئەوەی کە سەرۆکی شارەوانی بێ تۆ کاتێک دوور لە ئەرک و بەرپرسیارەتی خۆت بە ناو شاردا ئەچی سەرنجی ئەوە دەی کەم و کورتەکانی شار دیاری بکەیت بەڵێ بەتەکی دەرەوەڵە هەر ینی لەو ماوەی کە دەست بەکار بوویمە
کە بەناو شاردا ئەچم بەڕاستی ڕاملێنە هەر بەجددی لە پاکوخاوێنی لە دیزاینەکان لە هاتنە پێش و چونە پاشی سەقفەکان خانووەکان شۆستەکان هەتا ئێستا شۆستەی ناو بازار نیازی ئەوم هەیە یعنی شتای گەرەکەی هەمووی هەڵگرین یەک ڕنگ و یەک ئاست دابنرێتەوە باشە یەک دوو جاری تر دەستکاری نێو بازاری سۆران کراوە لە هەڵگرتنی شۆستە و دانان و ڕێخستنی بۆ هەوڵات ئەو جارە بە شێوەیەکی ئەندازەی بی هەم حکومت خەرجی زۆر نەکاتن هەمیش شتێکی وابێتن کە تا چەندین ساڵ بمێنێتەوە جا من ئێستا لەسەر ئەوە کارەکەم پێم باشە تەواوی ئەوجا زۆر باشە یان ئێستا دیزاین شتێکی تر هەر بۆ دوکانەکان سەرۆخانستان دوکان هەیە بڵێن گۆشت فرۆشە لەو لاتر پێڵاو فرۆشە لەو لاتر خواردەمەنی هەیە چل و بەرگە بۆ ئەوش هەوڵ نادەن ڕێخستنەوەیەک لە نێو بازار بکرێ بە تەکیتەوەش ئیشمان لە ئەوە وەکو ئەنجومەنی شارەوانی جەماعەتی ئەندامەکانم ڕاست پاردووە کە سەرژمێریەک بکەن ئایا چەند دوکانی گۆشت فرۆشمان هەیە چەند دوکانی سەیدەلیەمان هەیە ئەوانەی جملە فرۆشن جەردێکی کامل بکرێ بۆی شوێنی پێویستیان بۆ دیار بکەن لەبەرەوە ئێمە ڕاست ناتوانین بیانگوازینەوە تا بەدیلمان نەبێ جا لە ئێستادا بە گوێرەی ڕێژەکە بێ بەدیل بدۆزینەوە ئەو جاوان لە بەرنامەکانی ئێوەدا ئێستا سەلوەخان زۆرترین پرۆژە چ پرۆژێک لە خۆ ئەگرێ ئایا زیاتر خەڵک پێویستی بەچیە بۆ ئەوی لە شارەوانی سۆران جێبەجێ بکاتن بەخوا زیاتر هاوڵاتیان کە سەردانمان دەکەن بۆ ملک و زەوی و زار و خان و زیاتر لەگەڵ پرۆژەکانیش هەرە و دوانە زۆر زۆر ئیشی لەسەر دەکرێت هاوڵاتیان زیاتر داوای ئەوە دەکەن ڕێگاوبانیش یەکێکە لەو بابەتانێک کە ڕەنگە قرتاوکردنە کۆنکرێتکردنە ئەمەش ڕوبەڕوتان ئەبێتەوە باشە بینە سەر ئەوەی کە پێویستی شارەوانی سۆرانسە بۆ نمونە سنووری ئێوە پێت باشە شارەوانیەکی تر بکرێتەوە ئەرکتان ئاسانتر ئەبێ یان بەوەی کەچنە پلەی نایە تەنها میلاکتان بۆ زیاد بکرێ ئەتوانن ئیش و کارەکان باشتر بکەن لەبەرەوەی ژمارەی دانیشتوان زیاد بووە ئێستا یعنی پاڵەپەستوێکی زۆر لەسەر شارانی سۆران هەیە ئەگەر بێت و شارانێکی تر بکرێتەوە لەوانەیە یعنی ئەو پاڵەپەستوی کە تا ئێستا هەیە نەمینێ یعنی لەگەڵ ئەوە ئێستا شارەوانیەکی برێن شارەوانی یەک هەبێ و دوو شەبێت تەنها لە سنتەری قەزای ناوەندی سۆران ئەگەر هەبێ بە هەمان شێوە ئەگەر بوو بە نایاب میلاکیش زیاد بکرێ احتیمال لە هەمان یعنی گرفتەکەمان نەمینێ ینی زیادبوونی میلا گرفتەکانی ئێوە کەم ئەکاتەوە سەلوەخان خاوێنکردنەوەی ناوبازار زبڵ و خاشاک لەوەش ڕەنگی هەر ئەرچی شارەوانی بێ زۆر جار پاپا گروپ ئەوانە مانەگرن پاریان بۆ خەرج نەکراوە بەڵام دوکانداران زۆر گلەی ئەوە کەناڵێن ئێمە مانگانە بڕەپارێکن لێوەرئەگیرێ ئایا بە دروستی بڕەپارێکی دیاریکراو لە دوکاندار وەرەگیرێ لە بەرامبەر فڕێدانی ئەو زبڵ و خاشاکەی لە نێو بازار هەیە بەڵێ ئەو ڕێنمایی هەیە بەڵام جیاوازی هەیە لە دوکانێک بۆ دوکانێکی تر لەوانەیە سوپەرمارکێتێک جیاوازی هەبێت لەگەڵ دوکانێکی ناوگەڕەکێکی بەپێی ڕوبەر و ئەوەی شوێنی دوکانە بەپێی بەکارهێنانەکەی لەوانەیە حەلاق بڵێ پاشماوی کەم بێ بەڵام بچی لە سوپەرمارکێتێکی گەورە لەوانەیە کارتون و بڵێ خۆڵخاشەکێکی بسەبت ئەوانە جیاوازی هەیە لە دوکانێک بۆ دوکانێکی تر بەڵێ وەرەگیری ئەوە ڕێنمایی هەیە بەڵام ئەگەر بازار خاوێن خۆت ڕۆژێک بەنێو بازاردا چووی و بازار خاوێن نەکرایەوە دوکاندار حەقیتی ئەو گلەیە بکاتن بەڵێ حەقیتی لەبەرەوەی من خۆشم ڕاملێنیا ئێستا پاپا گروپ کە ئەرکی خاوێنکردنەوەیە بەخۆی لە عەقدەکەی بینی شارەوانی و پاپا گروپ ئەو یەکە بێ ڕۆژانە هەموو شەقامەکان پاک بکرێنەوە و پاشماوکە فڕێ بدرێ بەڵام ناکرێ کە ناکرێ ئێمە زۆر جار غرامەیان بۆ ئەنووسین بەڵام ئەوەش ناکرێنی دەبینی لە کۆتاییدا هەر ئەوان هەر کەم تەرخەمن سەلوەخان باس لەوە ئەکرێکە کۆمپانیای بە کۆمپانیایشتر بەنیازە فڕێدانی زبڵ و خاشا کۆمە وەربگرێ بۆ ئەمە تەندەر و گرێبەستی تازە هاتوونەتە پێشەوە بەڵێ ئەوە یاڵان دەکرێ و موسایدە دەکرێت و جەبسانە بۆ کامیان دەرچێەوە مەرجی قورستر بەسەر ئەوانە سەپێندرێ لە پاک و خاوێنکردنەوەی شارە من نەمبینیوە تا ئێستا یعنی لە تەندەرەکە چی نووسراوە بەڵام
پێم وابێ هەمان مەرجەکانی پێشون مەرجەکانی پێش و زۆر باش وشتی زۆر باش تێدا بە بەڵام جێبەجێ نەکرا باشە بەس بۆ فڕێدانی زبل و خاشاک بۆ ئەمەش بە شێوێشی هەم تەندروست هەم زانستی ژێر خۆڵکردنی بێ لە کارگەی ڕیسایکلین بێ بۆ ئەمەش هەوڵتان داوە چارەسەری ئەو بابەتە بکرێ بەڵێ کار لەسەر کارگەی ڕیسایکلین دەکرێت بەڵام تا ئێستا هەر کارکردنی ڕێکارە هونەری و ینی هەنگاوەکان نەگەیشتونەتە کۆتایی بەڵام کاری لەسەر دەکرێت زۆر باشە ئێمە لە کۆمنتی زۆر هاتووە بەڵێنیشتدا بەر لەوەی هەبێنێ ناو ستۆدیۆ گوتت وەڵامی تێکرای ئەو هاوڵاتیانە ئەدەینەوە بەڵام بەپێی بەرنامە و پلان لە داهاتوو بینەران و بیسەرانی زاری کرمانجی ئەمەوێتەوە ئاگادارتان بکەم سەلوەخان گوتی ئەمڕۆوەکو تەوەر لەسەر زەوی سندوقی بەڵام کۆمەڵی پرسیاری تریشم ئاراستە کردووەوە هەندێک لە سەرنجەکانی ئێوەشی ئاراستە ئەەکەین بەڵام خۆشی بەڵێنی داوە ئەمە برین بە بەرنمەیەک تەواو نابێ ئێستا تەماشام کرد زیاتر لە 62 کۆمنت هات و هەریەکە و پرسیارێک ئەگەر باز بکرێتن کاتی زۆری ئەوێت تا هەمووی وەڵام ئەدرێتەوە هەوڵە دەین لە داهاتوو لە چەند بەرنمێکی تری جیاواز ئەو بابەتانەی لەگەڵ باسکەین یەکێک لەو بابەتانە بەڕێزێک نووسیوێتی ئەو لێژنەی قەرار بوو دیاری بکرێ بۆ فراوانکردنی سنووری گوندەکان چی بەسەر هات سەبارەت بەو بڕیاری بۆ زەوی سندوقی دەرچوو ئەگەر زەویەک سندوقیا ڕکن نەبوو چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن بەنسبەت لیژنەی سنووری گوندەکان لەبەرەوەی لیژنەکە تا ئێستا پێک ناتوێ قەرارەکە زوو نەگەیشتە ئێرە لە هەفتەی ڕۆیشت و قەرارەکە گەیشت لە ئێستادا لیژنەکە پێک دەهێنرێت لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ دیاریکردنی سنووری گوندەکان هەر کاتێک سنوورەکە دیاریکرا و بڕیاری ئەنجومەنی پێ دەرچوو ئەو کاتەمە دەتوانین لەناو هەمان سنوورەوەی کە دیاریکراوە ئیشی خۆمان بکەینەوە مۆڵەتی خانوڵاتیان بە دیاریکردنی ئەو سنوورە کێشە و گرفتەکانی گوندەکانی و هاوڵاتیانی شکەمتر ئەبێتەوە باشتر ڕێکەخرێ بەدڵنیاییەوە باسی گوتی زەوی سندوقی گەر زەویەک ڕکن نەبوو چۆن مامەڵەی لەگەڵ دەکەن ئەوانەی کە 100% ڕێنمایەکانی زەوی سندوقی لەگەڵی دەگونجێت ئێمە واژویان دەکەین وەکو لیژنەی لاوەکی ڕێکارە یاسایەکان دەگرینە بەر بەڵام ئەوانەی کە داواکاریاندا و کەشفمان کردو لەگەڵ ڕێنمایەکان ناگونجێن ئەوانە لەلایەکدا ئەنین و هەمویان لە لیژنەی باڵا پێشکەش دەکەین بزانین ڕای گشتی لیژنەکە چییە ئەو کاتە باش سەلوەخان شتێکی تر هەبوو بەڕێزێک نردوویەتی ئەڵێ ئەوە هەر کاکڕەشی دێڵزی شەرها باس لە دێڵزیانی شەکرێت زۆر ئەڵێ هیوادارم کاراسانی بۆ خەڵکی گوندی دێڵزیان بکەن ئەڵێ 20 بلۆک بێنی دەبێ بچی وەرەقەی شارەوانی بێنی ئەڵێ سەلوەخان جوابم بداتەوە بۆچی کێشەی 20 بلوک و 10 بلوک و بڵێ تەراکتۆرێکە و قەلابەیەکە ڕێژەکە زەرور نییە بۆ ئێمە ئەو مەبەستێکە بەکاری دەهێنێ زەرورە جاری وایە هاوڵاتی گلەی دەکە دەڵێ تەراکتۆرێکم پێدەوێ 7 بلوکم پێدەوێت چۆن دەبێ وەرەقە بکەم ئێمەش پێمان خۆشنی ئەو شتە هەبێ لە داهاتوشدا ئەو وەرەقەی مەواد نووسینە هەر ناهێڵم خەریکم ئیشی لەسەر دەکەم و ئیشاڵاوە هەر نامینێ لە کۆتاییدا بەڵام کە ئێستا دەکرێت بۆ نمونە ئێستامە نمونەیەکی بەرچاومان هەیە و ئێستا حالیان ئیشی لەسەر دەکەین کۆڵانێکە بۆ گرتنی کۆڵانێک لەوانێ پێویستی بە 20 بلوک بێ بەڵام ڕێگایەکی گشتی گرتووە یعنی هاوڵاتیان ڕێگای مزگەفت و قوتابخانە و بڵێوان هەمووی ڕێی هاوڵاتیانە ڕاستە ڕێژەکە کەمە بەڵام بۆ کارێکی باش بەکار نەهاتووە سەلوەخان شتێشترێ هاوڵاتی بۆ نمونە تا ماوەیەکی ئەو کاتان بۆ دیاری کردوون بۆ نمونە لەگەڵ تەوابوونی خانووەکە یا ئەو ئیشێکە ئەیکاتن ئەو پاشماوانە لەسەر جادە و ڕێگاکان هەڵگە زۆر زار هاوڵاتی دەیهێڵێتەوە لەسەر جادەیەکە لەسەر شەقامێکە بەڵێ ئەگەدارمان کردوونەوە هەتا لیژنەی زێدەڕۆیی ناوبازاڕیشمان هەیە بەجیە ڕۆژانە ئاگاداریان دەکەنەوە بەڵام خەڵکەکە هاوکار نییە لەوەی بەڕاستی بەڕێزێکی ترەرێ سەردانمان کردو بۆ دروستکردنی خانوویەکی خێرخوازی بەڵێنی هاوکاری تەواومان بەڵێنی داوە ئەگەر هاوکارمان بێتن لەسەر ئەمە ئەڵێ هەندێک جاریش تونندە لە مامەڵەکردن مامەڵەکردنەکەت لە تونندیە لە چێ لەسەر بابەتە قانونیەکانە بزەبت بەخۆی هەموو جارەڵێن قسەی حەق تاڵە ئەمن یەک عادەتم هەیە نامەوێ هاوڵاتی بەیان قەست بین و بەردەی پێ بکەم باشە دەکەم و ناکەم و ئەو ڕۆوەرە و سبەیوەرە ئەو شتانە لای منیە ڕاستیەکەی پێڵم جاکە ڕاستیەکەی پێڵم تەبان جوابەکەی بەدڵ نییە
بۆی ناخۆش یعنی ئەوە هەستەکە کە بەڕقی قسەم کردو بەڵام باڕناکەم کەس وەکو من بەڕەحم بێ یعنی بەرەبەرە ئەو کێشانەی کە هەمان ئەگەر چارەسەر بوون لە ماوەیەکی کورت ئیشاڵە هەستی پێ دەکەن یعنی ئەو فکرێک کە ئەوان وا تێگەیشتون لەگەڵ تەبیعەتی من وانە یعنی سەرخەنسە ئەو خەڵکەی دەیەک و بڵێ ئەگەر داواکاری کەشی ناقانوێرەیە دەبێت بۆم جێبەجێ بکرێ وەکو برێ مەبەستێکی وای هەبێتن باشە تۆ هەشمانگە دەست بەکار بووی بۆ نمونە لەو ماوەی هەستەکەی ئەرک و بەرپرسیارەتی قورسە بۆ مرۆڤ بەخوای نا هیچ شتێک قرس نییە من یەکم لەوانەیە کە هیچ شتێکم پێ قرس نییە هەموو جار هەوڵی چارەسەرکردنیمداوە ئێستاوانەی کە من ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونم لەگەڵ ئێستا زۆر جیاوازی هەیە ئەو هاوڵاتیانێک کە پێشتر دەهاتن کێشە زۆر بوو یعنی زۆربیانمان ڕاستەڕێ کردیا یعنی ئێستا ئەو کات زۆر جیاوازی هەیە هیچ شتێکیش قرس نییە ئیشاڵە هەمویان جێبەجێ دەکرێن و 100% هیچ شتێک ناکرێت چکە لەبەرەوەی هەندێکیان داواکاریان قانونی نییە بەڵام زۆربەی زۆریش ڕاستەڕێ دەکرێت دیێڵزیان زۆرترین کۆمنتی لەسەر ئەجا نازام هۆکارەوێڵێن ماڵیشی بە خۆ لەوێ و بەردە ماڵی خۆشی قیر نەکراوەجا هاوڵاتیانی بەڕێزە سەلوەخان لەسەر ئەمەش چیاڵێ یەکێ گوتوویەتی بەردەم ماڵی خۆی قیر نەکراوە گەر ئێستا قیر کراوە ڕەنگ شتێکی تری گوتمان بسەوت بە دڵنیایەوە ئەگەر قێڕم کرد بایان گوت بەس بۆ خۆی زیرەکە و پێش دەرکە خۆی قێر کردوە بەڵام ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوەی کە هەم ئەو پرۆژەی کە ماڵی خۆمی لەیە پرۆژەکە پرۆژەی 2013 بوو لەلایەن بەڵێندەرەوە ئیشی لەسەر دەکرا بەڵام ئەو کاتی بەهۆی ئەو هۆکارانەی کە هەبوون یعنی قەیران و بڵێ کۆڕۆنا و شەڕی داعشوانە هات پرۆژەکە ڕاوەستا جا لە ئێستاداش بە جدی کاری لەسەر دەکرێ و بەڵێندەرەکە ئامادەیە تەواویشی دەکات حالیان ئێستا هاتووە و ئیشی لەسەر دەکات بۆ ئەوی ڕاستەڕێ بێ ئیشی خۆی باش هەر لە دێرزە مەسەلی نەخشەی کەرتی ئەو بابەتانە هەیە ئەمانەش چارەسەر بووە ئەوانش لە ئێستادا خەریکین بە درۆن هەلی بگرنەوە نەخشەی بۆ دابنرێ بەڵام بەڕێزێکی تر ئەڵێ لە کەورین ئەمانەویست خانوو دروست بکەین بەڵام ڕێیان پێ نەداوین تا ئێستا ئەگەر لی بپرسی هۆکارەکان چین بۆ ئەوەی لە کرێچیەتی ڕزگارمان بێ بەنسبەت گوندەکان نەک هەر کەورین ئەمە 5 گوندمان هەیە هەر هەموو گوندەکان بە بڕیارێکی ئەنجومەنی شارەوانی ڕاوەستا بیدایەت ئەنجومەنی شارەوانی کۆن بڕیاری سنوورێکیاندا بوو بۆ گوندەکان بەڵام ئەو سنوورە هەندێک ڕێکاری یاسایی مابووە بە تەواو کرابان تەواو نەکرابوون هەر کە بڕیاریاندا بوو ئەو سنوورە بێتن ئیشیان پێکردبوو جا ئەنجومەنی نوێ ڕایگرت تا ڕێکارە یاساییەکان تەواو دەبن یعنی سنوورێک کە دیاری کرا بخۆی بەڕای پلانسازی وەربگیرێ و ئەو کاری لەسەر بکرێ جا لە ئێستاشدا هەر لیژنەکە ئەو لیژنێکە لە ئیدارەی سۆران پێک دێنرێت کە سنوورەکەیان دیاری کرد کێشەکە تەواو دەبیانی دوای ئەو سنوور دیارکردنە بابەتی تاسەی کۆڵان و شەقامەکانی زۆر پرسیار کراوە لەسەر ئەمە چی هەیە ئەتوانن دەستان بەچی کردو بۆی هەندێک لەو تاسانە هەڵبگیرێن کە تاسەگرێ برێن نایاسایی بن یا بە شێوەیەکی ئەندازەیدان ئەندرابن ئەوە شکاری لەسەر کراوە بەڵام دیسانەوە کارەکەمان هەردەچیتە سەر ئەوەی کە هەم کەمی میلاک هەم کەمی ئامێری پێویست ئێمە لە شارەوانی دوو شۆفەرمان هەیە یەکێکیان هەر زۆر لە کار کەوتووە زۆر لە مێژە ئەوەی تریشمان کە ئیشمان پێدەکرد زیاتر کە بۆ زێدە ڕۆی و ئەوانە بەکارهات لەو ماوەیە لە کار کەوت ئەگینا دەستیان پێکرد هەندێک تاسەشیان لا بردوای ئەوە شۆفەرەکە تێکچوو جا خەریک بووین لەو ماوەیە تا چاکمان کردەوە ئیشاڵا دەستی پێ دەکەینەوە و هەمویان هەڵدەگیرێت پرسیارێکتر لەسەر ئاژەری بەڕەڵا مەڕ و بزن و چێڵ و ئەمانە هەڵمەتیشتان دەست پێ کردەوە بۆ دەست بە سەرداگرتنیان لەسەر ئەمە بەردەوام ئەبن تا چەند خەڵک هاوکار بووە تەکیت ئەمە بەردەوام دەبین بەڵام وەکو هاوکاری باوەڕ ناکەم بە گوێرەی پێویست هاوکارمان بن لەبەرەوەی ئێستا زۆربەی خەڵک من وەک خۆم کە نامەم بۆ دێ زۆر هاوڵاتی گلەی دەکەن نامەی دەنێرن ڤیددیۆی دەنێرن کە ئەو ئاژە لە بەڕەڵانە داری دەخۆن گوڵی دەخۆن لە پێش دەرکەی زبل و خاشاکی دەڕێژن یعنی زەرەریان زۆرە لەولا کە دەچی ئاژەڵەکەی دەگری بەخۆی بڕیارێکەیە کە دەبێت ساحب ئاژەڵەکە غەرامە بکرێ بۆ ئەوی بۆ جاری دووەم دووبارەی نکاتەوە هەروەها بەڵێنیشی لێ وەردەگیرێ جامە بە فەرمی جێبەجێ کراوە جێبەجێ کراوە بڵێ بەتاکی جێبەجێ کراوە بەڵام خەڵکەکە هاوکارنیانی دەست بە واستەی دەکا
زۆر زەختمان لەسەر دروست دەکەن بەردانی چێڵێکی شواستە ئەکرێ بەڵێ بەتەکی دەرەوەڵە ینی باوەڕ کە جاریوە هەبووە تا سعات 12 شەو لە ماڵی من دانیشتون ئەڵێ ئەمە هەر ژیانمان لەسەر ئەوەیە و یعنی ئەو شتانە زۆر هەیە هاوکارمان نینە. سەلوەخان هاوکارانە بەڵێن کاتم نەماوە پرسیارم زۆرە و ڕوونکردنەوە زۆرە وەکو جەنابیش بەڵێنە داوە لە داهاتوو هەر هەفتە و لەسەر تەوەری قسە بکەین ئەگەر لە کۆتاییدا شتێکت ماوە پێیامی خۆت بگەینی بە بیسەران و بینەرانی زاری کرمانجی. بەڵێ داواکاریم لە هاوڵاتیان ئەوەیە کە سەردانمان دەکەن کەمێک سەبر و تاعاملیان هەبێ لەبەرەوەی میلاکمان کەمە ینی هەر شتێک ئەگەر هەر بڵێ فەرمانبەری ئێمەش ماندووە بەجددی ماندووە یعنی ئەگەر دانیشە ئیش نەکە ئەوە ئیشێکی ترە بەڵام مادەم ئیش دەکا بەڵام فریای ئیشەکە هەمووی ناکەوی ئیشەکە زیاترە لە فەرمانبەرەکان یعنی تەنها داواکاریم ئەوەیە سەبر و تاعاملیان هەبێ لەگەڵمان کە دێنە لامان یعنی ئێمە بە خزمەتی ئەوان لەوێ دانیشتوین هەر کارێک بێ بەس نەیاسایی نەبێ ئەمە لە خزمەتین. دەستان خۆش بێ ئەرچی هەموو لایە خزمەتکردنە. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان دیدارێکی تایبەت بوو لەگەڵ ئەندازیار خات و سەلوە شۆڕۆس هە سەرۆکی شارەوانی سۆران کە بەسپاسەوە لەگەڵمان بوو. کۆمنتەکانی ئێوە چ بۆ بەرنامەیە چ بۆ ئەو کاتێک کە ڕکلامان بۆ بەرنمەکەی کردووە هەمووی ئەبینێت و ئەی خوێنێتەوە و یەک بێ کاریان لەسەرکاتن بۆ داهاتوش هەوڵەدەین هەر ڕێنماییەک بابەتێک پەیوەست بە شارەوانی هەبێ ئێمە دیدار و لێدوانی تایبەتی لێوەرەگرین. کۆتایی بەم پرۆگرامە تایبەتە دێنین ڕێزی هاوکارانم لە بەشی کۆنتترۆل بۆ ئێوە تا لە دیدارێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی شەت. زاری